ئێرە رادیۆی دەنجی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتیە و کارانم بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین لەگەڵمان بن. تەسبیرە من بمستەقبەلێرە بڕۆژێ پێشتە نینە ئەس بخوا نە ئینسانە بەرەمە سەد ئینسانە پێشتەمە بە قسێکی وازەها نەممکنە نە ژیانە بەرە نە ژیانە هیرو ئەز نەپێرە از هیرو نه جنینا جیانا من هیرو تنه تماما از جیانا بد که 100 سالیش باشنده جیانا بمرنی بیسەرانی خۆشەویست ئەمڕۆ با میوانداری بەڕێزان مستەفا عەلۆ لە ڕۆژاوای کوردستان و ئیبراهیم عەلیپور لە ئەڵمانیا خۆپیشاندانی بەرفرەی کوردستانیان لە ئەوروپا و کاریگەریەکانی هاتنە سەردەسەڵاتی ترامپ وەک سەرۆک کۆماری نوێی ئەمریکا هەڵدەسەنگێنین. ئەگەرچی هاتنە سەردەسەڵاتی ترامپ وەک سەرۆک کۆماری نوێی ئەمریکا لە سەرەتادا بوو بە مایەی نیگەرانی کوردەکان و بە تایبەت بەپێی ئەزمموی پێشویان لەگەڵ ئیدارەی ترامپ دوێنێ هەواڵێک بڵاو بوویەوە کا ژنەراڵ مەزلوم عەبدی و بەڕێز ئیلهام عەبدی بۆ ئیلهام ئەحمەد بۆ بەشداریکردن لە مەراسمی هاتنە سەردەسەڵاتی سەرۆک کۆماری ترامپ بانکێشتی کۆشکی سپیکراون. ئەم ڕووداوە گرنگە و پرسەکانی تریش سەبارەت با ڕۆژاوای کوردستان لەگەڵ بەڕێز مستەفا عەلۆ ڕۆژنامەوان لە ڕۆژاوای کوردستان تاوتوێ دەکەین و تیشکیان دەخەینە سەر لەگەڵمان بن. بەڕێز مستەفا لەگەڵمانی دەم باش بەخێربەی سپاس بۆ بەشداربوونت. سپاس. پێش هەموو شتێک لەسەر ئەو بنەمایە کە گەلەکەمان لە ڕۆژاوا ئەزمونێکی ناخۆشی لەگەڵ دەوڵەتی پێشووی ترامپدا هەبووە، ئێوە چۆن پێشبینی هەڵبژاردننی ترامپتان دەکرد و وەک سەرۆک کۆماری ئەمریکا و بەڕائگشتی سیاسەتمەدار و چالاکوانانی کورد لە ڕۆژاوا چۆن بیرلا بڕیارەکانی ترامپ دەکەنەوە و یادیان کردەوە؟ یەکەم پرسیار. بەێ شخاز گشتی بخوازم بێژم یانە سیاسەتا کورد لە ڕۆژاوای کوردستانێ و گشتی تەفگەرە ئازادیە یا کورد سیاسەتی ئەمریکا نێراندنێ وانە نرخاندنێ سیاسەتا کورد لەسەر سیاسەتا ئەمریکا تەنت شخص ترامپ نای نرخاندن بلێ ڕاستە لە ئالیەکە خاندنەکە نیقاشێکی لەسەر سیاسەتن دەمکی و مەرحەلی یا ئەمریکا سەر کوردستانێ دەربەر ڕۆژلاتە ناویندا نرخاندنێن وها چێت بن فقط بە گشتی نێراندنەکە تەبگەرە ئەمریکا استراتیژی ئەمریکا سیاسەتی ئەمریکای ڕۆژانە یا ڕۆژاوای کوردستان و لەسەر کوردستانێ خاندنەک هەیە نرخاندنەک هەیە. ڕاستە 2019 بریارە ڤەکسینە هێزن ئەمریکاش گرسپی و سەریکانی ڕێل پێشێ داگیرکاریە دەوڵەتە ترک بەکرد فقط بەریاویژی 2018 داگیرکاریە سەر ئافرینژێ بوو ئەوژ بێ ئەرێکردنە ئەمریکا نەبوو وایە نە ئەزمونە یەکێ یا ڕۆژاوای کوردستانێ بە ئەمریکایە نەتەکەنە سیاسەتی ئەمریکا یا لە دژی تەرگەرە ئازادی نەمیناکە یەکەمین بوو گشتی سیاسەتە ئەمریکا بەرەمبەری ڕۆژاوای کوردستانێ سیاسەتێکی دەمکیە استراتیژیک حتەنەها تێکلی چێ نەکریە حتەنەها یەکسەر ڕاستەڕاست ئەمریکا بە ڕێڤەبەریە خەسەریە باکوور ڕۆژلات سووریا ناس ناکرد ئاستی تێکلیە تەنت سەر قەسە دەرەدکە وەکو تێکلیەکی لەشگەری تێکلیەکی تاکتیکی واژی تەنت یەک مژاری دەدکە
دشار البرنبري داعش ده يعني امريكا حتى انها دم اوباما دا دم جو بايدن دا جي دم دونالد ترامب يكمين دا استراتيجية امريكا جبو روجاوا كردستان او كيكي تكتيكية جبو هناك ارمانجن امریکا د هرمی د روجلات ناوین د سوری ده جا پێتان بود او یعنی نابێتە ڕوانگەیەکی استراتێژیک بۆ ئەمریکا بڕەوەندەکان پرسێخوا دووبارە بکەن بۆ پێتان وایە کە ناتوانێت ڕوانگەیەکی استراتێژی بۆ ڕۆژاوای کوردستان ڕۆژاوا ببێت بەگشتی یعنی شتەکەیەوە فقط سەربازی دەبینن بە تەنانەت یعنی استراتیژی ئەمریکا ئەگەر پرساوە ئەو بە دەربەر استراتیژی ئەمریکا ڕۆژاوای کوردستانێدا تایبەت ڕۆژاوای کوردستانێدا سیاسەتی ڕۆژاوای کوردستانێ سیاسەتمەدار ڕۆژاوای کوردستانێ گەلی ڕۆژاوا تایبەت پشتی 2017 ئیریشا دەوڵەتە ترک یه هوایی یا یەکەمین سەر جیای قەرەچۆخدا وا فەرق کرد بانگە ڕێبەر عەبدەڵڵا ئۆجەلان ئیسرارکردنە ڕێبەر عەبدەڵڵا ئۆجەلان سەر اتفاقیە استراتیژیکێک گەلانە نە اتفاقین بە دەوڵەتەرەنە ئەساس پشتی 2017 دا زێدەتر زەلال بوو یانە بۆ هەر کەسی ئیدی خویا بوو یانە ئەمریکا بەدەر سیاسەتێکی چاوە دمەشینە هەر کەس کەتە فەرقەوەی کۆ ئەمریکا نا ئالیگرە ئەمریکاش بەر هەنێک بەرژەوەندی خەڵ بدەرێ دەمێ کو بەرژەوەندی وانە ڕێ بدەم دکارە ڕێژ بوو دەوڵەتە ترکش بۆ هەمی هێزن دژبەرتیە ڕۆژاوای کوردستان و سیستەمە ڕێڤێبەری خەسەر دکار ڕێڤەکەش بۆ ئیریشە استراتیژیە ئەمریکا د سووریدا لەسەر کوردادا هەنێکی دش بە استراتیژیە کولباشووری کوردستانی دمەشینە ئەساس دخوازە نها نتنه امریکا دولتن داگرکاری کردستانیجی باید خازن یعنی کردان دوی پیواجوی دا وکو امریکش خراب کار بینن جبر ویجی هنک جالی شورمند بشار اسد بوسینا شعبان دا هنک داخلیش بو کرده در کتر سر کومار ایرانی دمک بره سردان سلیمانی و هولی کرد پشرا هنک رایدارن دولت فاشیست ترک هنک داخلیش بو کرده دا یعنی وانا امریکا جی هری داویس وزیر دربه اسرائیل جی هنک داخلیش بو کرده دا فقط همه اب داخلیان یا اگر که مرا لیبن رد بی پیواجوی دا دمک روجلات ناوین دا دیزاین چیکرن روجلات ناوین یا نو د دوره دا یا وای زیدتر زلال بو پشتی ایریشا اسرائیل سر حماسه دا هفته جوتمه 2023 دا هر کس نه دخوازه لسر کرده هنک بازار بکه هر کس دخوازه کرده بالی خواده بینه به شیوازه که کته که به خدمت سیستمه دولت نتاو یا کردستان دا اگر کرنه دخوازم وای بکن همان دمه دا سیستم دستلادار به پیشنگی امریکا جد دخوازه وای بکه فقط حتی نه پروژه که وانا نرینه که وانا استراتیجی خال همبر کرد وجبو چاره سر کردن دوز کردی گوهرتنک تنه جبر ایرشن سر گریلا دوام دکه ایرشن سر هریما پارسنا روا دوام دکه و تچوته حتی نه کرد ستاتویا کرده یه سیاسی ستاتویا باکو رجلات سوریه و کو ریوبریا خاصر نه قبول کردن و ته چه معنی و ته معنی کو قرکرن سیاست قرکرن دا اصرار کهیا ده همان دمداد او سیاستن کو سال داوی ده هر کس خاصیت کرداش بو خواب کار بینه بو برژوندی خواب کار بینه باید دوام دکه زۆر باشە بەڕێز مستەفا هەندێک سەرچاوە هەن کە دەڵێن ترامپ و ئیدارەی نوێی ئەمریکا دەیەوێت تورکیا لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک هەستەدە بگاتە ڕێککەوتن تا ئێرانیش لەم ناوەدا پەراوێز بخرێت لاواز بکرێت واتە ئەمریکا دەیەوێت فشار بخاتە سەر تورکیاش لەلایەکی ترەوە ئێوە ئەم نوچە هەواڵانە چۆن هەڵدەسەنگێنن چۆن دەیبینن پیواژوی ترامپ دست به که بنرن یعنی 4 سال بره ناتو نقاش دا بود دو اروپا دا تایبت لآلمانیا لفرانسا آواکرن ارتشا که اروپی در بای سیوان ناتو نقاش دا بود حتی گوتنن کویدی ناتو مر داخلین وی رنگیش ایمانوئل ماکرون در کردن پشتی وی بایدن هست بایدن جنوب ناتو خسته دوره اف مجارك بو يعني بشار اوكرانيا را
اساسا او دنگ کل لالمانیا لفرنسا لاوروبا درکتنی بحث ارتشک سربخاسی وانا کی پاراستنی اوروبا به ناتو روجا به درکتنش دوری درکتن اوروبا همین مجبوری خاکرن د دروجلاتا ناوین داجی به شر حماس و اسرائیل اساسا پیواژه که نو دست بکر دیزاین کردن روجلاتا ناوینی یه نو ایدی به شیواز اکیدن کتا دوره به شیواز شر دجوار برای بریا ترامپ یا نه گور کاراکتری ویدمه يعني قناعة من جارنا برسن وها مجمرة تشيك يعني برسن وها مجمرة دزفرن يعني قالوا سرو كومار سياسة أمريكا ديار دكا لسياسة أمريكا سرو كومار ديار دكا يا خويا سياسة استراتيجي سرو كومار ديار دكا حكومتها هاي نافن هاي براني قاسي كو ام دراغاندنا دمينن نقاشن كو تشيدبن براني كسايتن راسغرن ياغو هلوستن وناي توندل دجي ايران هيا اساس استراتيجيه امريكا يدفيد اميداجي او تنغافكرنا ايران يا بايا بريا اسرائيل دباب بريا اساس حمله الناتو ياغو بريا اسرائيل دباب دستاكي كي برمازنج بو اسرائيل اف بيفاجو دوام دكه بشتي تصفيه كرنا خمسه انها دور السر حزب الله فرمانداری و رهبری سیاسی و فرمانداری لشکری حزب الله همه بگیشتی تصفیه کردن نقاشن تکرن پشتی و بگرانی ایریش سر باشوری سوریه هبن رهبری هایی هر چقاس لدجی ایرانی بعد همان دمیده هلوسوانه الهمبر ترکیه فقط هلوسوانه شخصی پر نگرینگنش برگو پیواجو هایی تایبت پشتی امریکا کوراگ هند کوریدور که آبوری ناور هندستان ده و روجلاتا ناوین او کوریدور دسرای و در باس بد یونان را در باس به خویاد که ایدی رولا ترکیه رولا و مسیون کشبو ترکیه هاتی داین پشتی آواکرنا سوویتین پنجو دیا دا ترکیه بور فرمیان دا مناتوش بو پیشیا سوویتا بگره یکش بوی آرمانجا ایدی سوویت نمان پشتی نو دیاکا هنک پروژه این کلسر ترکیه ده هبون هنک مسیون کشبو ترکیه هاتمون داین ایدی پیوستیا سیستم آقاس به ترکیه نینه نه تنه یک مسیون ترکیه مایا اوجی شر قرقرنی یا گل دجی کرداد ماشینه جبرویجی پر گرینگی ترکیه نما یعنی مثلا نه حکومت ترامپ یا ده هنه کسایتن هلوسی وانه شخصی نه اساس سیستم نه لهناك الترناتيفا دگره ایدی هناك مسیون ورنگو هاتن مثلا چند سال بر جوینا ناتوی عربی و مرد کاره پیناسابی که الزهران لسعودی چه بو بری بای چند ماه بیروی که ناتو لأردنی وکرن نها هناك بمليار دولاران و چک بدن یونانی یعنی باید حمیت تفهم کرن اکو پیواجوی که نو هیا او پیواجو دوام دکه دوی پیواجوی دا ڕۆڵێکی ترکیە وەکو بەری وێ نەبێت ڕاستە هەر وەک خۆتان ئاماژەتان پێکرد ئەو پرسیارە دێتە ئاراوە ئێستا مەسەڵەن هێندێک کەس ینی لە ئیداری ترامپ هێندێک کەس وەک وەزیری کابینە کاندید کراوە کە ئەم کەسانە هەم بە تونند و تیژی دژی ئێرانن و هەم بەڕاستی حەزیان لە سیاسەتەکانی تورکیانیە ینی ئارێنی هەڵی ناسەنگێنن پێتان وایە لەم نێوەدا هاوسەنگی ینی دەتوانێت بگۆڕدرێت هاوسەنگی هێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوین اگر من بحث هفسنگی لروجلات ناوین دکن یعنی هفسنگی تابی بگوهارتن ایدی شر وکوش شر جهان یکمین و یمین نامشه ایدی دو جبهه زلال برانبری هفته و نمشه کاراکتر ویدا میهنه که کاراکتر وی شر هنه که ویرانگه یعنی میناک از بیجم دولت کندابه وکو آلیگرن یه امریکا تیدیتن فقط به چین راجی تکلی چه دکه بروسیا راجی تکلی چه دکه اف پیواجو هنکی وهایا مصر جواکو ولاتا که ناتو نرسمی تیدیتن اردن جواهایا وانا یکسر به امریکا را سیاست دمشینن نه به هفسنگی یک ده فقط همان دمه ده بروسیا را چین را یک وکو رقیب امریکا جته ناس کرن وانا دیسا سیاست دکن تایبات پشتی وکشین امریکا جا افغانستانه هناك باوريه كوب امريكا هبوي بره شكست جبر وجه هر کس هناك لهزن الترناتيف كوب بشتي خبس بره وانا دگره اف هفسنگي هناك وكو بر نفوذن تقليدي يا هزان هناك ويا جوهريه يعني هناك
كاركترك وسا شر نهاد مشد نافا ناكوكيا ودنافا الهافكران ده همان ده ميدا دمشا ميناكوي قالك مثلا روسيا ودولة داغركاري تركيا لهناك جيادة الهاف دكن ممكن ليبيا ده الهاف دكن فقط ده سوريا ده هناك مجرد الهاف ناكن جارنا ده الجغرافيا كده الهاف دكن الجغرافيا كده شر هاف دكن واكو كل اوكرانيا ده ياكو بيرقدار ده اوكرانيا دولة تركيا اما ياكو اتفاق بروسيا لسوريا صار هناك باجار داگر كان دسا روسيا بخابو يعني الآلية كي دجبرية الآلية كي ناكوكية الآلية كي جي اتفاقا في شرا في دما في بيواجه في رنگي وبمشى طبي اگر كو هف بلان دوام بك روجلاتا نافين مزن يا نو الدورة ده وصاب مشى إدي وين هناك سافسانجي بقرن يعني مسيونا تركيا من آنيا زمان ووكبر النبا إيران ووكبر النبا يعني برز مصطفى بانكش كردني جنرال مظلوم عبدي وبرز إلهام أحمد أول لو مجرد بينن كهي هاوسانجي هي زكان الله توانیم بڵێن گۆڕدراوە و کە ئەوانە بانکێشتی کۆشکی سپی بە فەرمی کراون پێم خۆشە ینی چونەوە هەواڵێکی نوێیە پێم خۆشە لەسەر ئەوەش قسە بکەن هێندێک ئەو چۆنە بینن بەێ بەرژی ڕێزدار مەزلوم عەبدی و ڕێزدار ئیلهام ئەحمەد ژی یان برێز ئیلهام ئەحمەد لە کۆنگرێسا ئەمریکی بكردية أخفيها يعني أجبو سياسة دامكي وكو قابلكي أرينية فقط أجر كو مرال آلية كي دندا المجارب نرى أساسا تفهم كرن كو أمريكا دخازة زوري جدكا كل هفكرنا كي كرد ودولة ترك تشيبه فقط مجار الكدر يعني اول فكرنا امريكا كل دخازه فرض بكت شويه نا ارينيا دخازن شبه فقط غور بيفان امريكا دخازن لها فكرنا كي دوله ترك بكرداره بتفكير ازاديره شبه فقط كانجي لاليه كي دعوتش بو بريز الهام احمد وش بو بريز مظلوم عبدي ردكه اما دهمن دمي داجي چدكه چك ده تركيا دستك دا إيرشن دولة تركيا يا فاشيست داگر كارل سر هريم بارسن روا وانا ريبابري أمريكا في سياسة دا نتشتكي نودكه هر جارا خاصة نشتا بن نافي كل هفكرنا نافر أنا كسي وبايا ديداش باي بكن أساسا دخازن تفجر آزادية بخنا خاطب هدكه يعني كردكي بي إرادة كردكي بهز تفجرك آزادية بهز بتركيا ربدن هفكرن يعني تركيا جباي قبول ناكه اساسا يعني دم اردوغان هر دم درد كبد بجا ما شاشتي استراتيجيك يا سالي نود ياكا كري اما جاره كدن دوباره ناكن دخازم وای سر تركيا زوري بكن بقى دقنا مدا تفجر ازادي وای قبول ناكه يعني زرباشا زي كردك باراده يعني لها فكرن تشتكى تسليمات تشتكى ياكو امريكا دخازه بدا كرن بدا قبول كرن بشي وازن جدا بالريبازن سياسي دبلوماسي جار بري تركيا ريد بشا ايرشن دولة ترك سر روجافال سر باشور كردستان وكا اساسا دخازه تفجر ازادي كرد لاواز بكن برنگي بين سر ماسي برز مصطفى كاتي اما كما دوين برسيارتان ليكم سيناريو كان بو برياره كان ترامب چون هەڵدەسەنگێنن ئایا سیاسەتمەدار و شەڕوانان بۆ هەموو ئەگەرێک ئامادەکاریان هەیە وەک خۆتان کاڵن کە ئەوە هاوپەیمانێکی استراتیژینیە و تەکنیکیە و ئەمریکا کوردی وەک ئامڕازێک بەکارهێناوە تا ئێستا بله درۆژاوای کوردستاندا من دەستپێکی ژیانی زمان دروجابه كردستان دا وقت ما دسبك برنامه ودا جاني زمان يعني سياسات اندمكي ج تكلين روجانا سياسات تكرن روجابه كردستانش في بي واجوج والاتي كو سيستم دهلت خاصه سود بر سياسات كي به رنگي تماشاند فقط اساسي دروجابه كردستان دا
باوریه گل روجاوای کردستان ریوبریه سیاسی لشکری روجاوای کردستان اساس خود سپره استراتژی شر گل شورشگری یه گرینگ اوه بلکه نه دوی دمه ده هنک تکلی روجاوای کردستان به امریکا را هبن هنک برجواندین تاکتیکی هبن بلکه به اروپا را هبن فقط سیاست روجاوای کردستان دا قوت روجاوای کردستان هی خلاص بره امریکا استراتژی خالصر هلوسن امریکا سر سیاست روجانه آوانه که یه اساس د روجاوای کردستان دال سرگل شر گل شورشگری دا اصرار کردن هیا خالگور وی برخصن کردن هیا یعنی تماما بلکه سیاست که مرحله هیا روجاوا دکاره سوجی ور بگره فقط روجاوا پشت خلاص بره نه امریکا و نه تهزگدن روجاوا اساس خالص بره هزا خای جوهری یا اساس روجاوای کردستان هی وایه ڕۆژنامەوان مستەفا عەلۆ زۆر سپاس بۆ بەشداربوونت. سپاس باش. لە چوارچێوەی کەمپەینی بەرفرەی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد کوردستانیان و دۆستانی گەلی کورد لە ئەوروپا ڕۆژی 16 مانگە باڕێپێوانێکی مێژووی لە شاری کۆڵنی ئەڵمانیا جارێکی تر وەفای خۆیان بۆ سەرۆکی گەلی کورد و پابەندبوونیان بە دۆزی ڕەوای گەلی کورد وەک پرسێکی گرنگ دووپات کردەوە. هەر بووە مەبەستا زۆرتر لە 100,000 کەس لە تەواوی وڵاتانی ئەوروپاوە ڕوویان کردە شاری کۆن. ساڵی پارەکەش هەر بەم بۆنەوە زیاتر لە 90,000 کەس بەشداری ئەم ڕێپێوانە بووبوون ئەگەرچی پۆلیسی ئەڵمانیا باسی لە بەشداری 15,000 کەس کردبوو. بۆ شرۆڤەی ئەم ڕووداوە لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیپور بەرپرسی پەژاک و چاودێری سیاسی لە ئەڵمانیا گفتوگۆ دەکەین. بەڕێز ئیبراهیم سپاس بۆ بەشداربوونتان. سپاس بۆ ئێوەش. بەخێر بن. ئەندامی کۆمیتەی دیپلۆماسی ئوروپا لە ئەندامی کۆمیتەی دیپلۆماسی لە ئوروپا. بەڵێ سپاس بۆ ڕاستکردنەوەکەت. کۆمیتەی دیپلۆماسیمان هەیە من لەوێ ئەندامی کۆمیتەی دیپلۆماسی لە ئوروپا. بەڕێز ئیبراهیم چمە سەر پرسیاری یەکەم لە چوارچێوەی کەمپەینی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان و چارەسەری بۆ پرسی کورد ڕەوەندی کورد لە ئەوروپا چالاکیەکی ئەنجام داوە چالاکیەکی وێنا دەکرێت وەک یەکەم پرسیار لە کاتێکدا تەنانەت دەوڵەت و پارتە ئەوروپایەکانیش ناتوانن چالاکی ئەوە ئەنجام بدەن. پێتان وایە گەلی کورد بە چی هۆکارێک دەتوانێت بەم ڕادە بەرفراوان و کاریگەر چالاکی ئەنجام بدات و چ هۆکارێک لە پشتی ئەمە دەبینن؟ خب ئەمە دلیلی ئەوەیە کە یەکێ لە کۆنترین نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوین یا ناوەندی ئەساسەن شارستانیەتی مرۆڤایەتی لە ڕۆژهەڵاتی ناوین لە 100 ساڵی ڕابردوو لە ئەرسەی سیاسەتا حەسف کراوە دەستگرتووە بەسەر مێژووی ئەو گەلەوە بەسەر زمانی کولتوری ئەو گەلەوە ئەوە بەعەس بێت لە ڕۆژهەڵاتی ناوین 100 ساڵە شەڕ و کێشە هەیە. ئەم شەڕ و کێشەیەش ناوەندەکەی کوردستانە و ئەم گەلە لەبەر ئەوەی کە مێژوویەکی ڕیشەداترین مێژووی ئەو ناوچەیان هەیە و ئەوە نابن کە تۆ بتوانی بەڕاحەتی حەسفیان کەی قوتیان دەی لە نێویان بەری بیخەیە پەراوێزەوە. ئیدامەی ئەم 100 ساڵە کێشە و 100 ساڵە گەشتێت و ئاستا لە ئاستی جیهانیش ئەمە دەزانن. جا کورد بۆ خۆی کۆمەڵگای کورد بە گشتی دەزانێت کە ئەم سەردەمە ئەگەر خۆی ڕێک نەخا و نەتوانێ خۆی بپارێزێ ممکنە کۆمپلێت ئەسەن لە ئەرسەی تاریخەوە بسڕێتەوە. ئەو مەترسیە هەیە و کورد ئاگای لەو مەترسیە هەیە خۆشی بۆ ئەوە ئامادە کردووە کە پێش بەم سیاسەتەی پێشوو بگرێت لەم ئاڵوگۆڕێکی ئەلئان لە داهاتوو لێکی نزیکتا لە بەردەمانە
بتوانێت یەک خۆی بپارێزێ، دوو ڕۆڵی خۆی بگێڕێ، سێ سیاسەتی چەساندنەوەی سە ساڵی لابردوو بە کۆمپلت لە ناو بەرێ. دلیلی ئەوەیە کورد توانیوێتی کێ ڕێپێوانێکی زیاتر لە 100,000 کەس کۆ بکاتەوە. ینی ئاگاهی لەوەی هەیە لە ڕەوشەکەی هەیە وەضعیەتەکە نەناسێت، خۆشی بۆ ئەوە ئامادە کردووە. بەڵە زۆر باشە. کوردستانیان ویستی خۆیان بە ساڵانە بۆ ئازادی بەڕێز ئۆجەلان و چارەسەری بۆ پرسی کورد دەردەبڕن. بەڕای ئێوە ئەڵمانیا دەوڵەتە ئەوروپایەکان بۆ ئەم داینامۆیە لە بەرچاو ناگرن، پێتان وایە؟ خب ئوروپایەکان ئەلعانی سیاسەتەکەیان هێشتا لە چوارچێوەی ئەو قوانین و ڕەوابط و نەظمەی 100 ساڵ و پێشووە، وەلی ئەمانە ئەلعان بۆ خۆشیان دەزانن کێ ئەو سیستمە ئەو هاوپەیمانیەتی 100 ساڵی ڕابردوو ئەو سیاسەتانە شکستی خواردووە، وەلی خۆ ناتوانن بە یەک ڕۆژ دوو ڕۆژ بیگۆڕنەوە. ئەوە پرۆسەیەکە بەس پێش هەمووشی ئەرکەکە لەسەر خۆدی کووردە کە پێشانیدا یەک ئەو سیاسەتەوە ناتوانین بیبنێت پێشەوە، دوو مەجبورن بۆ گۆڕینی ئەوە و کورد بۆ ئەمەش ئیمڕۆ ئالتەرناتیوی هەیە. ئەو ئالتەرناتیوەی ئێستا ئیمڕۆ لە ئاستی جیهانیدا بەحسی لەسەر دەکرێت. کتێبەکانی ڕێبەر ئاپۆ لە نێو بیرمەندانی ئوروپادا خەریکە بەحس دەکرێت، هەموو ساڵێ بتوێژ دەکرێت، لەسەری دەنووسرێت، هەم لە ئاستی فکری تۆریە ئەم ڕەوشە، هەم لە ئاستی ئەمەلی ینی لە کردارە ئێمە چۆن دەتوانین ئەم ڕەوشە بگۆڕینەوە. ئەمە ئەو شتانەیە کە ئەلعان خۆد لە ئوروپا مەترەحە، دەوڵەتەکانیش ئەمانە دەزانن، بیرمەندانی ئوروپایی ئەمە دەزانن. ئەم فقط ڕەوشە پرۆسەیەکە دەستی پێ کردووە، کەس ناتوانە ئیمڕۆ ئەوە لە بەرچاو نەگرێ. بۆیە وەلی نابێ ئینتزاریشمان بێکێ سیاسەتی ئەڵمان یا ئوروپا بە دوو ڕۆژ دەگۆڕێتەوە. وەلی ئێمە دەزانین هەر لەو 20 ساڵەی ڕابردوو بەتایبەت دوای سەرهەڵدانی جیهادیستی داعش و ئەوانەدا کورد جیهان نیشانیدا کێ ئەوان ئەم توانایی ئەوەی هەیە تەنانەت ئەمنیەتی دنیا بپارێزێت، یەک لا شەو نیشانیدا دەوڵەتانی منتەقە بەو هەموو چەک و چۆڵەوە لە بەراعریش داعشتا چۆن عاجز و ناتەوان و بێدەستەڵات بوون. بۆی ئەمە پرۆسەیەکە دەستی پێ کردووە ماوەیەک شتەخایێنێ. زۆر باشە. بە نسبەت ڕێپێوانی ساڵی ڕابردوو چ جیاوازێک لە بەڕێک خراوە بوون و ڕادەی بەشداربوونتان بینیوە لەم ڕێپێوانەی ئەم ساڵدا؟ شک حاڵی نەبووم، دەنگت بڵێ خشەی دێ من نازانم بۆ دەنگتان بڕێ خشەقژین جاک حاڵی نەبووم لە بەڕێز ئەلیپور پرسیارمەوە بوو بە نسبەت ڕێپێوانی ساڵی ڕابردوو ئێوە چ جیاوازیەکتان لە بەڕێک خراوە بوون و ڕادەی بەشداربووان بینی لە ڕێپێوانی ئەم ساڵ؟ لە واقعدا فەرقەکەی وای نەبوو، ینی لە فۆرمی کارکردن لەو گروپانەی وا پێکیان هێنابوو لە ناوەڕۆکەکەیدا، وەلی جیاوازیەکەی بەحاضی کەمیەت و کەیفیەت فەرخەکەی بوو. بلەخرە یەک ساڵ گوزەراوە تەجروبەی ساڵی پێشوشەیە. یەک ئەوەیە ڕادەی بەشداردووان بە نەزەری خۆد من زیاتر لە 20 تا 30,000 کەس زیاتر بوو، 30,000 کەس لە ئوروپادا کۆکردنەوە، ینی فقط پیاو دەتوانێت بە کەلام بیڵێ، وەلی بەو ئاسانە نییە. یەک ئەمە بوو، دواییش فۆرمی پەیامەکان بوو، قسەکردنەکان بوو، ینی داخوازی نەبوو ئەم دەورە. مەسەڵەن زۆرتر ئەوەی وا وتاربێژەکان پێشکەشیان کرد، بە سەراحەت وتیان کورد ئالتەرناتیڤی بۆ ئەو قەیرانە جیهانیە ئیمڕۆ هەیە، فکر و پرۆژەیەکی زەلال و دموکراتیکی هەیە لەسەر بنەغای برایەتی گەلان کۆنفدرالیزمی دموکراتیک دامەرزاوە، کورد لە مەیدانە. ینی خۆد ئەم تەرها بەم فۆرما پرۆژەکە تەرحەکە لە بەرابەر جیهانی دادەنا، ناڕاستەو خۆش دەڵێ ئێوە پرۆژەکانتان شکستی خواردووە. ئەمە لەکو کەیفیەتی وتار فەرقی بوو. یەکێ لەو شانەشی فەرقی بوو لە ساڵی ڕابردوو زیاتر لە 69 کەسایەتی جیهانی، بیرمەند، سیاسەتمەدار، هونەرمەند، 69 کەس کە هەموو ئەمانە براوەی خەڵاتی نۆبلی جیهانین، ینی پێیان
ئەم خەڵاتە بەخشراوە ئەم 69 نەفەر نامەیان نووسیەوە داوای ئازادی سەرۆکاپۆیان کردووە خوب ئەم نامەیان بۆ هەموو دەستگا دەوڵەتیەکانی ئوروپا و جیهان ناردراوە بەڵێ بۆ بە ڕۆژەوێکی ینی ئەمە دەزانین لە ئوروپادا بیرمەندەکانم وڵاتانە بەڕێوە دەبن تۆ 69 کەس بیرمەندی جیهانی بێ ئەم قسە بڵێت ینی خود نیشان لەوەدا هەیەکی کەفایەتی هەرە گرنگی سەرۆگاپۆ لە ئاستی جیهانیش هاتووەتە ناسین ینی ناسراوە لە ناوەڕۆکی قسەکانە من دەتوانم بڵێم فۆرمی کەرەکتەری قسەکە لە مەوزعێکی بوو داخوازی نەدەکرد بەڵکە بڕیار و پێشیارەکانی دەدا بەردەم قەیرانەکانی کێ ئوروپا لە چارەسەرکردنیان داماوە لای بوو یەک لەولا هێزێکی جەماوەریش کێ نیشانیدا هێزی کوردی لە پشتایە دەتوانێت ڕێکخراوە خۆی پێک بێنێ نەظم و نظامێکی هەیە دیسیپلینێکی هەیە زیاتر لە 130,000 کەس لەم خەڵکە یەکدانە دەلوتی کەسێکی شکۆن نەهاتیانەوەی پردی سەر ڕاین هەژا بڕێک بریندارێک بوون کەوتیان دەستیان پایانەوانە بوو دەنا لە خۆدە 130,000 کەس کۆ دەبنەوە تەنانەت کونە سیگارێکیش ناکەوێتە سەر عەرض ئەوە ئەو دیسیپلینە لە ئاستی جیهانیدا بەرچاونەوانیانی جیهان دووچاری شۆک دەکەن ئەم کارانێکێ کورد ئیمڕۆ لە ئاستی ئەمەلیدا هەم لە ئوروپا هەم لە ژوورەوە هەم لە شەڕەکانە لە مەیدانەکانە نیشانی دەدا بە نەزەری من کەیفیەتێکی تازەیە و جیهانیش لەوە ئاگادار دەکاتەوە و جیهانیش دەیبینێ بەڵێ هەر بە بڵێن لە درێژی قسەکانتانە پێتان وایە ئەنجامەکانی ئەم ڕێپێوانە ئێوە چۆنیە بینن چۆنی هەڵدەسەنگێنن بڕێک ئاماژەیشتان پێدا بەڵام پێم خۆشە بە وردی بچنە سەر ئەنجامەکانی ڕێپێوان یعنی ئەتوانێت چ دەستکەوتێکی ببێت بە گشتی و ئەمجا ئەن خۆ فۆرمەکەی وایە یعنی تۆ لە ئوروپادا کاتێک لە ئوروپادا کاتێک مەسەلەن جەماوەیەکی وا دێتەوە خۆ هەر ئەو ڕۆژە ئەوانە کارێ ناکەن وەلی ئەوانە هەمووی زەبط دەبن مەسەلەن لەسەر ئاڵمانە ڕۆژنامەگەنی هەلە گرنگی سەراسەرین وەکو تاکس وەکو ڤێلت تەنانەت لە کەناڵی یەکی ئەڵمانی شرۆڤەی دوای خەبەر لەسەر ئەمە ڕاوەستان هەموم ڕۆژنامانە نووسیریان هەمووشان ئیشارە بەوە کردووە کێ داوای ئازادی ڕێبەر ئاپۆ دەکەن ینی خۆد ئەم ناوڕۆکە جیالەوەی چ قێڕەخنە لە ئاڵمان و سیاسەتەکانی ئەوانە هەیە یا لە نێو گوتارەکانە بووە وەلی ئەمە وەختی ئەمانە ئەم سیستمە دەبینن ئەم داخوازە دەبینن خۆ دوایی دەچێتە سیستمی ئۆتاقی فکری ئەمانەوە لە نێو دەوڵەتەکانەوە لە نێو دەستگاکانەوە دوایی مەجبور دەبن ئەمە هەڵویستی لەسەر بگرن ینی لە بەرابەرە حقیقەتێکا ڕوبەرون حقیقەتە زۆر گەورەتر لەو سیستمە فکری و کردداری و ڕەفتاری و نەظمەی ئەوان لە پێشەوە بوویانە و قەیرانەکانیشی پێکێناوە خب ئەمانە مەجبورن ئاڵوگۆڕ بکەن ینی من لەوە شکم نییە کێ لە ئوروپادا تۆ بتوانیت 200 کەسیش بێنیە دەرەوە لەسەر سیاسەتی شارەکی خۆتە تاثیری هەیە جاوەخش دۆ دەتوانین لە ئاستی و ئوروپادا 130,000 لە یەک جێگا کۆ دەکەیەوە من پێم وابێت لە داهاتوی ئەلان ئێمە ناتوانین پیشبینی بکەین وەلی ئەوەی فۆرمی ژیانی ئوروپایەکان دەناسم فۆرمی کاریان تەحلیلیان ئەمە لە نێو ئۆتاقە فکرەکانی ئەوان بە نەزەری من دووشاری تاثیرێکی گەورەی هەیە ئەوانە لە داهاتوو ئێمە چاوەڕێبین بزانین چ تاثیرێکیان کردو وەلی ئەوەی کە تاثیر وەردەگرن و مەجبورن ئەوە جدی بگرن بە نەزەری من ئەمە حتمیە زۆر باشە وەک دوایین پرسیار پێتان وایە گەلی کورد بۆ چارەسەری کێشەی خۆی پێویستە چیتر بکات یعنی بەڕاستی من نازانم بۆ کێشەم دەنگەکەی ئێوە خشە دێت بۆ من نازانم بۆ یاری منە من دەنگی ئێوە هیچ کێشەیەکی نییە وەک دوایین پرسیار دووپاتێکەمەوە پرسیارەکەم بەڕێز ئیبراهیم عەلیپور ببورن بۆ کێشەی دەنگی ئێوە کێشەی نەبوو لای ئێمەوە پێتان وایە گەلی کورد بۆ چارەسەری کێشەی ڕەوای خۆی پێویستە چیتر بکات دەبێ لە ئاستی خۆیان کار بکات من پێم وابێ هێشتا کورد لە ئاستی خۆیدا بەشێک لە کارەکانی ماوە
یعنی ئێمە دروستە دەستکەوتمان بووە هێزێکی گەورەمان لە داعش لە ڕۆژاوادا بووە ئەو ڕۆژاوا ئەو داعشە ئەو هێزێکوالی بووە ئەو پرۆسی لەگەڵ داعشا وشتێکی مەسەلەن چکۆڵەی ناوچەیی نییە یا شەڕ و کێشەیەکی مربوط بە سووریە نییە یەک لە عالی فکریەوە شەڕێکی گەورە لە ئاسی جیهانیا وجودی هەیە جیهادیزم و ئیسلامگرایی شەڕێکی گەورەی فکرێ لەگەڵ سیستمی ئوروپایەکان کە ئەوانیش پەراوێز خستنی ڕۆژهەڵاتی ناوینیان پەیڕەو کردووە یعنی ئەو گیر و گرفتانە لە ڕۆژاوادە لە دوو بوارە شکا یەک بواری نظامی بوو شکا گرنگتر لە بواری نظامی لە بواری فکری بوو یعنی کورتوانی پرۆژەیەکی فکری لە ذهنیەتی خەڵک پێک بێنێ ئەو زیحی بدا بەر ئەساسی برایەتی گەران و کۆنفەدرالیزم دموکرات بە میحوەریەتی ئازادی ژن و ئازادی ئەدیان خب ئەمە شتێکی زۆر گرنگە یعنی ئەسەن ئەمە مێژوو خەریکە کورد دەیگۆڕێ وەلی لە بواری کۆمەڵاتیەوە من پێم وابێ هێشتا لە نێو کورد کێشەی ئەوەی کە بتوانین پرەنسیبەکانی نەتەوەیی دیار بکەین و ئەو کەسانەی یا ئەو حیزبانەی لە دەروەیان پرەنسیبانە خەریکن خود کۆمەلگای کورد و شاری قەیرام دێنن دەبێت لەگەڵ ئەمانە زۆر بەڕوونی و زەلالی قسە بکرێت یانی هێشتا بنە نێو خودی کورد پێویستە یەکگرتنی کوردەکان هێشتا شعاری سەرەکی دەبێت هەر کوردێک ببێت ئێمە معلومە بە شتێکی سەداسەد دەقیق ناگەن کە هیچ نەتەوەیەکیش ناگات وەلی هێشتا ئەلان لە نێو خودی کوردان مشکلەمان هەر هەیە بەشێک لە هێزەکان لە دەرەوەی ئەو پرۆژێن ئەلان لە ئاسیدا جیهانیدا کورتێتە ناسین ئەو پرۆژەی وادان بەحسمان کرد ئەمە لە چوارچێوەی فکر و فەلسەفەی سەرۆگاپۆدا لە ئاسی جیهانیش ناسراوە لە ئاسی خودی کوردستانیشە هێزێکی جەماوەری بەرچاوی هەیە وەلی هێشتا بەشێک لە هێرزی سیستمی فکری کورد لە چوارچێوەی لە واقعدا مەکتەبی مەلا مستەفای بارزانی ئەمە کێشەیەکی هێشتا گەورەیە هێشتا بەشێک خەڵک لە پشی ئەم سیستمە کۆنان و ئەم سیستمە کۆنان فۆرمێک لە واقعدا لە کوێلایەتی کۆن لە چوارچەوەی ذهنیەتی کۆنی کوێلایەتیە داگیرکەران دایان ڕشتووە هێشتا وجودی هەیە ئێمە دەبێت لەگەڵ ئەمە هەم بە لەحاظی فکری تعین تەکلیف بکرێت هەم ئەوەیە بە لەحاظ ڕێکخراوەیی ئەم هێزە تەضعیف بکرێت یاوەیە تێکەڵی ئەم پرۆژە گشیەی کورد بکرێت زۆر باشە سپاس بۆ بەشداربوونت بەڕێز ئیبراهیم عەلیپور لە ئەڵمانیا لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوەش هیوای سەرکەوتندان دەخوام سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون بمێنن لە خێر و خۆشیدا